عنکاوە ناوەندێکی گرنگی پێکەوە ژیانی ئاشتیانەی سەرجەم ئاینەکانە لە هەرێمی کوردستان. پرۆگرامی تامی سەڕێگام جارە لە عنکاوەیە. ئەوەی دەیبینن گوندی عنکاوەیە. آه لخليتي مرخى بتايا آه لخليتي مرخى بتايا. ناوي أصلي عنكاوة ناوي عمكاباتة عمكابات بەڵێ. بە خواردنەکەشیان تاقیق کەمە بزانم خواردنەکان و کوجێکیان خۆش و جوانە. من ئێستا لە نێو مۆزەخانەی کللتوری سریانیم لە عنکاوە. دەمەوێت سەرەتای پرۆگرامەکەم لێرە دەست پێ بکەم. نیشانتان بدەم عنکاوە کە لە کۆندا گوندێکی بچووک وا بووە، بەڵام ئێستا شارێکی گەورە و جوانە. لێرە دەست بە پرۆگرام دەکەم، بینەرم بن. خۆشەویستانم، ئێستا من لە مۆزەخانەی کللتوری سریانیمە کە بەڕاستی وەکو پێشتر ئاماژەم پێداوە عنکاوە شوێنێکی پێکەوە ژیانە. لێرەش لە مۆزەخانەیەش ئەگەر سەیری بکەین کۆمەڵێک شتی زۆر کوردەواریانەیان دانایە، وەکو سووف و خوری و ئەو ژنانەیان دانایە بە جلی کوردی بێژینگ و ئەوەی یەکە تەون ئەوەی جاجم و ئەو شتانە وابزانم دروست دەکەواتە کوردەواریانەی پێوە دیارە. اینجا هەر لەناو مۆزەخانەی کللتوری سریانی پێم خۆشە گوندی عنکاوەتان نیشان بدەم کە هەموویان دیزاین کردوواتە لە ڕابردوودا عنکاوە چۆن بووە دیزاینیان کردووە و ئێستا پێم خۆشە نیشانتان بدەم کە بەڕاستی ئەوەندە بە جوانی دروستیان کردووە دەباتەوە سەردەمی کۆن. ئازیزان، ئەوەی دەیبینن گوندی عنکاوەیە لە ڕابردوودا. هەروەکو باز دەکەن کە لە ڕابردوودا لێرە پشتیان بەسەر چاوەی ئاوی باران و کارێز بەستیوە، کشت و کاڵیان کردووە، گەنم و جۆ و نیسک و نۆک و ئەو شتانەیان چاندووە و پشتیان پێبەستەوە. هەروەها بەرهەمی ئاژەڵداری لێرە ئاژەڵیشان بەخێو کردووە. هەر بەو شێوەیە دیزاینیان کردووە یەکسەر دەباتەوە سەردەمی قەدیمی. ئەوە پوش و پەڵاشیان دانایە. ئەوە کەنیسەی مارگۆرگیسا کە یەکێکە لە کۆنترین کەنیسەکان لە عنکاوە. سەرەتای دروستبوونی دەگەڕێتەوە بۆ 1500 پێشزاینێ. ئەو گردەش کە لێرە هەیە وا باز دەکەن کە تەمەنەکەی لەگەڵ تەمەنی قەڵای هەولێر یەک دەگرێتەوە واتە مێژووەکەی زۆر کۆنە و نزیکەی 50 مار لێرە ژیاینە. هەروەکو باسم کرد خەریکی ئاژەڵداری بووین و پشتیان بەسەر چاوەکانی باران و کاریز بەستووە و بەستەمەشا بکەنواتە لە قەدیم چەند خۆش بووە لە سەربانێ نووسینە سینی ئاوە تەماتەیان دانایە. بەڕاستی ژیانێکی زۆر سادە زۆر خۆش. بەڵام ئێستا کە عنکاوە دەبینین عنکاوە لە خۆی شارەکە زۆر گەورە بووە. ئەوەش سەرەتای دروستبوونەکەیەتی. شتێکی دیکە کە بەڕاستی کاتێک سەیری ئەو گوندە دەکەم سەرنجەم ڕادەکێشێت ئەو کۆبوونەوانەیە. بەس سیر بکەن لە باخچە بەیەکەوە کۆبوونەتەوە ئەو پیاوانە و خاتونێکیشیان لە ناو دانیشتووە. بەڕاستی ئەوە دەستەلمێنێت کە لە ڕابردوودا دراوسێ جیران چەندە لە یەکتری نزیک بووینەوە ئەوە بێکەوە کۆبوونەتەوە و دانیشتونە و زۆر سەرنج ڕاکێشام ئەو شتەکە بەداخەوە بزانم ئێستا ئەو شتە هەندێک کەم بۆتەوە. اینجا ئازیزان بۆ زانیاری زیاتر لەسەر ئەو کەلەپور و شتە کۆنە جوانانە لە مۆزەخانەی کللتوری سریانی پێم خۆشە بچمە لای کاگڕێڤان زانیاری زیاترمان پێ بدات لەسەر ئەو شتانە. سڵاوت لێبێت، تەندروستی باشە، زۆر سپاست دەکەم. کاگڕێڤان وەرە لەگەڵم هەندێک زانیاری زیاترم بدێ لەسەر ئەو شتە کۆنانە. ئەو شتە کۆنانە با بڵێن عنکاوەیە قەدیمەکانی عنکاوە. ئەوجا هەر شتێک لە ماڵی هەبوو قەدیم مابوو هینایە ئێرە وەچکرایە لە بۆ ئەو مۆزەخانە کە کرایە بۆ مۆزەخانەی شتێکی کەلتوری توراسی قەدیمی کللتوری عنکاوە نیشان دەداتە. زۆر باشە بزانین مەسەن ئەوانە چیەوە ئەوانە ئەوانە لەدەکانی ئیدەرکەکانی دەرکەی قەدیمە چەند سەیرەت خوا چەند بە جوانی دروستکرایە. ئەوە با بڵێن
بسماري قديمة كان إيدر بسماري قديم وأدي أو تنزوانا أنا قفلي دركيا استوى قفلي دركي أو كنيسي مارغوليسا كي قديمي إيوي أو قفلة كيتي دەی زۆر باشە شتێکی زۆر جوانەها ئەو شتانە هەموو مایتەوە ئەوەش وابزانم زنجيري ئاردی ئارد شێڵانیە واتە ئەوەش مێژوەکەی زۆر کۆنەوە بخۆی ئەوانە ئێرە بابلێن گوندەچی کوشتیکالی بوو بەڵێ بەڵێ ئەوە بکەنە هێنا لە بۆ ئیشی خۆیان وەختی خۆی لە بۆ کوشتوکاڵ لە بۆ کوشتوکاڵ و ئاژەڵداری و ئەوانش لە بۆ مێوکردنەوە مەسەنەن داری مێویان هەبوو هەنجیم بوو ینی شتیان لەنا ئۆفە لە جوانانە کردی بازانین چی دیکە هەیە ئەجا پێم خۆشە شتێکی دیکەم لەوە باس بکەین هەرچەندە بە خۆم چوم تەمەشایەکەم کرد بەڵام ئەتوو زیاتر زانیاریمان بدێ لەسەری ئەو هەموو جلە کوردیە ئەوانە هەر جێیەکی با بڵێن هەر ناوچەیەکیان هەم گوندەکە زلکی کەلتوری خۆی هەیە بەس تایبەتە بەی خۆی ئەوجا هەریەکی ئێستا ئەو مەسەلا لە بۆ نمونەکی ئەوە ئی ئەرمۆتەیە هەرمۆتە بەێ هەرمۆتەی کۆیە هەرمۆتەی کۆیە باش بەس تەمەشاکان چەند جوانە واتە دەبێ ئەو ستایلە هی کۆییان بی لە قەدیم کۆیان قەدیمەکە ستایلی کەوێ کە ئێستا بەڕاستی زۆر بووچەوە باو خەڵک لە بەری دەکا ئەو ستایلە لە کۆنداهی هەرمۆتەی کۆیە بووە ئێستەگەر بێنە ئێرە ئەوە ئی ئەرادنیە لای دهۆچیە ئەرادنیە لای هەر لە دیزایانی با بڵێن شێوەی جلەکەش زۆر سەیران وەکو حەزیە وایە و قایش و جوانکاری کوردەواریان لەسەر بەکارهێنەیە ئێستەگەر تەماشاوەکەیەوە کە دەزانی لای مووسڵیە لە بەچی بە شێوەی عەرەبی دەرەچی ئەوەی بەتنایە بەتنا بەڕاستی زۆر جیاوازە بەرتڵەیە عینەن هەر تابعی با بڵێن مووسڵیان نینەوەیە ئەوەش زۆر زۆر جوانە ئەوە ئی ئاشوورەکانی قەدیم ئەوە با بڵێن تایبەتە خۆی ئەوە پێ دەڵێن خۆماڵە واتەوە خۆماڵیە خۆرماڵە خورماڵە خۆماڵە 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 ئەوە با بڵێن یعنی جلچی بەرچی ئی ئاشوورەکانی قەدیمەوە تایبەتە بە ئاشووریە کۆنەکان یاهر دیزاینەکە فەرقە لەگەر جودایە لەگەر ئەوانەی بەڵێ زۆر ڕاستە بەڕاستی قماشەکەش گەلێک جوانە دیزاینەکە و شێوەی هەربەجددی فەرق دەکەرەکەوانی ئێستەگەر پێ ئەوە ئی ئەلقۆشی بە خۆ دەزانی لای دهۆچێ و لای مووسڵە ئەوە ئی عەنکاوەیە ئەمجا بە شتێکی کە بڵێم ئەو کەوەیە ئەو پولەکەی ئێستا زۆر بوویتەوە مۆدیل خەرگ لە بەردەکە ئێستا مۆدێلی قەدیم وا دەگەڕێتەوە بەڕاستی ئێستا خەڵک دەزانین زیچی قەدیم چەند ڕێک و پێی چەند جوان بووە بەڕاستی پێویستە کولتور بپارێزین و دووبارەیان بکەینەوە لە بەریان بکەین وەنیە ئەوەی عەنکاوەیە کامیان ئەوە تایبەتە بە ئەوە با پیری منە بەڕاستی ئەی ماشەڵڵا ئەوەش خوشکێکی ڕەخوالیان خۆش بیت ئینشاءڵڵا ئەوە ئی بەغدێدەیە عینەنی حەمدانیە بەغدێدە ینی بە شێوەکەی دیارەکە مەسەلەن لای مووسڵە بە شێوەی عەرەبی بزەبێت بە شێوەیەکی عەرەبی پێوە دیارە نەک کوردی ئەوانە ئی کەرەم لێسە بەڕاستی ئەو شتانە گەلێک جوانە بەخۆیان وە کردیە هەر فەرق جودا دەکە ینی بزانە گوندەکانیش یەک لە یەک نزیکن با پێ بەس هەریەکی با بڵێن کەلتوری خۆی هەبوو لە بۆ دیزاینکردنی ئێستا بچی هەموو بازاڕکەلەوان نییە شتێکی لەو شێوێت بەدەست بکەویتن و خۆت پێ جوان بکەیت ئەوە مانگێش ئەوەشی مانگێشە کە بەڕاستی کە تەمەشای ئەو جلک و بەرگانە و دێی سەردانی مۆزەخانە دەکەی ئەو جا دەزانی کوردستان و کوردستان چەند دەوڵەمەندە بە کللتورەکەی زۆر زۆر سپاس دەکەم سپاس بە زانیاریەکانت زۆر زۆر مەمنونم زۆر زۆر سپاس دەست خۆش. عزیزانم هەر لە عەنکاوە پێم خۆش بوو سەردانی کەسایەتێکی دیاری عەنکاوە بکەم ئەویش مامۆستا ڕەفیق نووری حەنام کە کەسایەتێکی دیاری عەنکاوەیە پێم خۆشە لەگەڵی باسی مێژووی عەنکاوە بکەم و هەندێکش دەربارەی عەنکاوە باس بکەین. ئای سڵاوت لێبێت باش مامۆستا ئەحواڵ باشە تەندروستیت باشە زۆر زۆر سپاس دەکەم.
ئەی ماشەڵڵا هەوشەکەشتان زۆر جوانە. زۆر سپاس. والله ئەوە شەلال گەلی عەلیبێکی بچووکە. بەخۆ دروستت کردیە لەمایە. وەک ئەومان چەند تەڵەبەی خۆمان کۆربەندی ئەنکاوایی هونەرمەندانمان هەیە. ئەوجا گەنجان هاتن مساعدەی منیان کرد بۆ شیش و چیمەنتۆ و شت. بەس ئەوان لەگەڵ من یەکێک ناوی یوبەرد بوو. بەس من و کچەکەم تەلوینمان کرد یعنی وەکی نەحت جوانکاریتان بەڵێ جوانکاریمان کردووە بەڕاستی سەلیقەی تێدایە سەلیقەی تێدا خۆی بە ئەساسەوە گەلی عەلیبەکە ڕەسمان کرد دیوار بوو ڕەسممان کرد شێوەی گەلی عەلیبەکە ڕەسمەکە و وەڵڵاهی ئیشێکی باشتان کردی عەوشەکەتان کردتە گەلی عەلیبەک زۆر سپاس دەکەم مامۆستا لە بۆ میوانداریشتان کە کاتی خۆت بە ئێمە بەخشی زۆر خۆ با لەو لای دابنیشین ئەو جیکۆرە جوانی لەو شارینەوە گوناعە وەڵڵا کەناڵی دیمەنێکی جوان لە عنکاوە دیار دەکەن دیمەنی گەلی عەلیبەک بەڵێ دەستەکان خۆش مامۆستا خۆشەویستان ئێستا من لەلای مامۆستا ڕەفیق حەنام کە هونەرمەند و دەروون ناسا مامۆستا زۆر سپاس لە بۆ میوانداریت گەورەت کردم بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم کە هاتووم سەردانی تۆ بکەم زۆر سپاس دەکەم پرۆگرامەکەی ئەم جارێ من تایبەتە بە عنکاوە ئەوجا دەمەوێت لەوە دەست پێ بکەم پێم بڵێ ناوی عنکاوە لە چیەوە هاتووە خۆی عنکاوە هەندێک کەس وا تەسەوڕەکەن عین کاوە على ئەساس بە عەرەبی چاوی کاوە و شتیوانە تاریخی عنکاوە ناوی ئەسڵی عنکاوە ناوی عەمکاباتە عەمکابات یعنی بڵێن پێشان دەرکەیەکی گەورە هەبوو خۆی عنکاوە هەر لەسەر دەمی مەلیک ئاشوور و مەلیک ئاشوور لە سەدەی 6 زانە چەند قەونە هەر لەو کاتە عەمکابات ئەوجا پێنە عەمکابات دوای بووتە عنکاوە بەس پێتێ بەڕبوونی کات زۆر جار ناو دەگۆدرێکێ لە یەکێک بۆیەکی تر نەقل بکرێ وایان زانی عنکاوەیە بەڵام بە ناوی عەمکاباتە ئێستاش کە دەڵێن عێن نییە عینکاوە عەرەبەکان وایان زانی یعنی عین یعنی کانیەکی ئاومان هەبوو ناوی کانی ئاوە نانە عیلاقی بەو شتە نییە ناوی عەمکاباتە واتە ناوەکەی بە هەڵە ڕۆیشتیە بە هەڵە ڕۆیشتی عینکاوە نییە باشە ئێستا کەسێ مەسەلەن نەرێ عنکاوە بڵێ عنکابات ئێستا کەم بەکاردێنە بەس ئێمە کە دەنووسین لە ئەدەبیاتی خۆمان لە ڕۆشنبیەنانی عنکاوە کە باز دەکەین کە دەنووسین ناڵێن عینکاوە عینکاوە عین یەکسەر عینکاوە دەڵێن بەنون عين نون یائی تێدا نییە لە دوی عین یعنیە ئەکسەر عینکاوە واتە نووسەرەکان و ئەوانە هەموو دەنووسن عینکاوە بەڵێ زۆر باشە و زانیمان ناوی عنکاوە بامیش بڵم عنکاوە عینکاوە باشە زانیاریم هەیە لەسەر عنکاوە مێژوی عنکاوە هەمیشە دەرم عنکاوە ئەکید باسییان کردەوانە قسەیان کرد گوندێک بۆ لە کۆندا و دەمێت ئەتوو بە جوانی لە بۆ باس بکەیت خۆی عنکاوە پێشان یعنی هەموو خانیەکان تەنیشی یەکتر بوون هەمووی قڕ بوون هەموو ئەمەڕ و ماڵات وەک هەر گوندێکی کوردستانی چونکە بێگومانە ژێنگەی کوردستان کاریگەریە بۆ لەسەر عنکاوە جلوبەرگ و ئەوانە شێوەی کوردەواری بوو تاڕەتدەیەک ئەمن بە بیرم دێکەم ناڵ بووم دەوروبەرمە هەموو مەڕ و ماڵات بوو ئەمن ئەو کاتە ڕۆحی هەبوو ژیان ئێستا ئەو ڕۆحە نەمایە وەک بووتە پەیکەر باشە ئەی مێژووی نوێ هی عنکاوە لە عنکاوە شتێک جوان بوو ئەوەن لە هەفتەیەکان ئیستیبتایان کرد يعني باستبيانيان كرد لهم عراق تنها عنكاوة لروي أمي نخوانواري يكلا صدا درشو باش 2 سال أو كاتا أمي نما 0 لصدابو لزربي قنداني عراق ما بس كردستان دبون دبيني نخوانواري حفتى لصدا 6 لصدا 55 لصدا لعنكاوة يكلا صدابو يكلا صدا عنكاوة بردوام زماني عقلي بكاري هناوة زمانی ئاشتی بەجددی خەڵکەش زۆر مفەقەتی بە زمانی ئاشتی حەزەکات چونکە من یەک لەوامە کە خەڵکی عنکاوەمە وا فێر بووم لە باوک و دایکم دەمگۆ دایە بۆ دایکم با ڕەحمەت بێ تاوان چییە؟ بەڵێ تاوان یەک شتە گوتم چی؟ گوتی درۆمەکە درۆ تاوانە بە نازانن زۆربەیان نازان درۆ بکەن بەڵام بتێنێتەوە لە دەوروبەرێت بزەبوو دەگەر ئینسان درۆی نەکاتن لە زۆر شتی بە دوور دەبێتمان یعنی بین بە شێوەیەکی گشتی زۆربەی خەڵکی عنکاوە بایەخیان داوە بە زمانی عەقل بە ڕۆشنبیری بە ئاشتی بەس بتەوێنێتەوە هەموو هەنارێک چەندەکەیەکی خراپی تێدا ڕاستە لە هەموو جێک زۆر جار هەندێک دەرەوەی کوردستان هاتن بەداخەوە
يعني إما بونو منا كوراني أصلي أصلا يقبل لقلبه بس كلا شوين دور هاتن كالتوري إما نازانن بهلا حكومة كان كومالا شتيك بلام عنكاوا أمن إسا زور ناغم من زور ما وانا وك من إما تشي ألين أمن يكلا وانا وألين ألين تو كردي فلان تركمانا من كل داني آشوري هر يك مان يكو تايبت من دي خومان هيا عنكاوا دبي الرئيس بقري لزماني خوم لتاريخي خوم لا مش قوميته ما وقته بلام لأنجام تشين تو يكي من يكم تركماني يكا هر يك مان يكا بلام همومان يكين بنتي مأمن بكردستان كواتا همومان كردستاني بەدڵنیاییەوە مامۆستا زۆر سپاس لە بۆ قسەکانت زۆر گەورەت کردم گەلێک ساغ بن و دەستان خۆش و ڕێزم هەیە بۆ تەلەڤیزیۆنی دیمەن کە بایەغەدات بە بوارەکانی کۆمەڵگا و بە هەموو چینەکانی دەستان زۆر سپاس دەکەم. دارم لاولێرێ دوو چاوی جوانێک هاتم دوو چاوی جوانێک هاتم چەناکەم بۆم ناگیرێ لێرامە لاولێرێ دڵدارم لاولێرێ چاوی خۆی دەنازی بای شوەی چاوی بازی بە چاوی خۆی دەنازی بای شوەی چاوی بازی هەوڵ دەدەم بێتالام هەوڵ دەدەم بێتالام ئەی نادە و نابێ ڕازی لێرامە لاولێرێ دڵدارم لا هەولێرێ. ئازیزان دوای ئەوەی هەروەکو بینیتان سەردانی عنکاوەمان کرد و کۆمەڵێک شوێنمان بەسەر کردەوە و بە دڵنیاییەوە ئێمە لایەنی هونەریش فەرامۆژ ناکەین. ئەمڕۆ لە عنکاوە کاگڕۆڤانم لایە کە کەسێکی دەنگخۆشی ئەم شارەیە و بە سێ زمان گۆرانی دەڵێت. زۆر پێخۆشحاڵ بووم کەم ئێوارەی کاتی خۆت بە ئێمە بەخشی کاگڕۆڤان سڵاوت لەبێت. تەندروستی باشە؟ زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆم دەرفەتە زۆر سپاس دەکەم. کاگڕۆڤان پێم خۆشە پێم بڵێ بزانم ڕۆژانە چ دەکەی بە چیەوە خەریکی؟ وەک هەرونەرمەندێک ڕۆژانە خەریکی کاری پرۆڤی خۆم و وەک مامۆستای میوزیک لە قوتابخانەکان دەرسی میوزیک دەڵێمەوە و تر وەک هەموو مامۆستایەکی هەر مامۆستایەکی دیکەواتە مامۆستاشی مامۆستای میوزیکم. پاشە لەکەی و دەست بە گۆرانی گوتن کردیە؟ خۆی گۆرانی گوتن پێشتر مۆهیبەیە بەڵێنەوەی با بڵێن ببیتە ئەکادمی منیش وەک هەر کەسێکی بەهرەمەند کە بیدایەت با بڵێم کە لە سەرەتایەوە وەک بەهرەمەندێک لە سەرەتایەوە گۆرانی و سرودا نیشتیمانیەکان دەگوت ئیتر دوایە سەبر پەرەمان پێدا و ئەتا ئەمێری موزیک فێر بووم و دواتر چوومە کۆلێژی هونەرە جوانەکان کۆلێژم بەسەرکەوتووی 4 ساڵ تەواو کردو سەرکەوتوو بیری ئینشاڵڵا. چ ئامێرێک دەژەنی؟ ئامێری عود. ئامێری عود دەژەنی و عودەکەش لەگەڵ خۆت هێناوە. بزانم ئەو ئێوارەیەک چما پێشکەش دەکەی؟ هەستان لەسی بوو بە سەرچاو پێشکەش وەڵڵاهی بەدڵی خۆت ئەتر چت لە بۆمە ئامادە کردیە ئەمە زۆر دڵمان پێخۆش دەبێ. وەک ئاماژت پێدا گوتت بە سێ زمان گۆرانی دەڵێ حەزم لێ بار سێ زمانێک کۆپلێک بە کۆپلێک بە عەرەبی و کوردی و عنکاوش وەک گوتم پێکەوە ژیان بەدڵنیاییەوە ناوچی پێکەوە ژیانە هەموو کەسەکانی تێدایە و هەموو لە باوەشی گرتووە بۆیە پێشکەش ئێوە هیچ لایەنێک گلەی مالێ نەکات. هیوادارم بەدڵی ئێوە بە تەئکید بەدڵمانە بابزانین چما پێشکەش دەکەیت کاگڕۆڤان. ئاهێ لە خڵێتیم ڕخقا بیتایە ئاهێ لە خڵێتیم ڕخقا بیتایە لێبێ بغزێتەوە شوێ لە غدایە لێبێ بغزێتەوە شوێ لە غدایە غزێتۆ قەمێتە پلێ بجۆنجارە
زيتو قميتا بلي بجنجارة بدرد دلبي شريل زمارة من درد دلبي شريل زمارة قمو يخليتي لود جوبي أنا بينا غماشا قربي هاتني بغدارة وأنا بسمارة راخم دلبي ودلي خشارة راخم دلبي ودلي خشارة لخليتي مرقة بتايا لخليتي مرقة بتايا لبي بغزيتو شوي الغدايا لبي بغزيتو شوي الغدايا يودانا بدلتنا مبين وقولاني سباس طبعا أول شعر كي مامي رحمتين بوم بمسيحي قولاني كل صالي 2010 وترا بابلي مخوم وتوما حسن ليش تشي كرديش بسرت استنى بس بدين لراما لا وليري ضدارم لا وليري لراما لا وليري ضدارم لا وليري دو تعاري زوانك هاتم دو تعاري زوانك هاتم سناكم بوم ناجري لرام لا وليري ضلدارم لا وليري بتساوي خوي دنازي باي شوي تساوي بازي بتساوي خوي دنازي باي شوي تساوي بازي هول دم بيت عالم هول دم بيت عالم عينا دونا بالرازي لرام لا وليري ضل دارم لا وليري لرام لا وليري ضل دارم لا وليري لرام لا وليري ضل دارم لا وليري دو تاري توانك هاتم دو تاري توانك هاتم سناكم بوم ناجيري لرام لا وليري ضل دارم لا هوليري خۆ ئەو دەنگت هەر خۆش بیتن کاگرۆڤان بەڕاستیەکێ کە لەو گورانیانە کە زۆر زۆر حەزم لێتی و شەنسم هەبوو ها لە خۆوە گوتت دەستەکان خۆش بزانم چیکەما پێشکەش دەکەیت ئەوجارە بە عەرەبی بێ دێ ئەڵڵا باوجارە مەقامە چی لەگەڵ بێ بەێ ئەڵڵا مقام جوائي مقام بس بالضبط حبيبي على الدنيا إذا غبت وحشة فيا قمرا قل لي متى أنت طالع حبيبي يا حبيبي حبيبي على الدنيا إذا غبت وحشة فيا قمرا قل لي متى أنت طالع لقد فنيت روحي عليك صبابة فما أنت يا روح العزيزة صانع
حبيبي خايف عليها تلفى بيها خايف عليها تلفى بيها وشامة ودقة بالحلج لو تنباع انا اشتريها شامة ودقة بالحلج لو تنباع كنت اشتريها اشتري بالروح شامل بخدش وارضع بيت ممنون خليني عندك اشتري بالروح شامل بخدش وارضع بيت ممنون خليني عندك خايف عليها تلفى بيها خايف عليها تلفى بيا والشامة والدقة بالحلج لو تنباع انا اشتري اي يا خو دستك خوش بیتن زور 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 سپاس دکم براستی دنگت زور زور تعیبت بود زور زور خوشم زور زور سپاس دکم والله أنا زور زور مبضل بالتأكيد بينالاني زور زور يا مبضل ما دام باش تشي قص كدي كش بيش كش والله دو خوش دبم دي الله أولر بشتيتي يا نوارستي قالا يا أولر بشتيتي يا نوارستي قالا يا بويا قلم خوش دوي مالي يرميت يدايا من عنكاوم خوش دوي مالي يرميت يدايا لملانو لملانتكم سوق ولد اسلم لانتكم لملانو لملانتكم سوق ولد اسلم لانتكم خمن مزبوري تونيم هوالي شيخانتكم خمن مزبوري تونيم جان هوالي شيخانتكم روستوا بفيوا بالي دوا باميوا روستوا بفيوا بالي دوا باميوا يا خواب مكيباسي بتسمع باغي شريوا أي يا خو أو دستت هر خوش بيتن زور زور سپاس دكم براستی أو گۆرانیانە هەرچەند بیڵێ و جار لە جار خۆشتر دەبێت بالضبط من زیاتر گرنگی بە گۆرانیە فۆلکلۆریەکە دەمیان ئەو گۆرانیەکە تامەچی فۆلکلۆرە دەن نەمرن بەدڵنیایی و نەمرن ئەو گۆرانیان هیوادارم هەمیشە هونەرمەندەکانیش مامۆستانی مۆسیقا و مامۆستانی کولێژانە جوانەکان و هونەرە جوانەکان با بڵێم زۆر گرنگی بەو ستایلانە بدەن هەرچی گۆرانێک بێ عەرەبی بێ تورکی بێ فارسی بێ بەڵام گۆرانی نەمرەکان قەت نامرن ئەگەر دیقەتی بدەن من ڕەخڕەکەم لە کەناڵی ئێوە هیوادارم بگاتە هەموو بینەرەکان کە قسم کرد کە گوتم ئەو گۆرانیانە مەتەن ئێستا بابرێن کە گۆرانیەکانم گوت تامەچی فۆلکلۆریەدا بۆیە حەزت لێ زیاتر گۆرانیەکان کۆن نینە هەر جارێک گوێ لێ دەگری خۆشترە بالضبط ئەو گۆرانیانی ئێستا با بڵێم کە ڕێزمێ بە هونەرمەندەکان کە دەڵێنەوە با بڵێم مانگێک دوو مانگ ساڵێک بەخوای هەندێک هەفتەکە بالضبط هەندێک ڕۆژێکە زوو دەستنەوە گوێ و زوو نامینێن زوو لێیان بێزار دەبێت بۆیە هیوادارم ئەوانەی کە گۆرانی قەدیمەکانی ژنوێ دەکەنەوە یان دەیڵێنەوە یان مامۆستایان باسم کرد مامۆستای مۆسیقا زیاتر گرنگی بە و گۆرانی بدەن هەر هونەرمەندێکیش هەر کەسێکیش یەکەم جار لە هەر بوارێکەوە دەبی هەڵبستێ بە فۆلکلۆری خۆی بزانێ گۆرانی بێژە ڕەسەنەکانی خۆی بزانێ ئەو دەست بداتن گۆرانیەکان زۆر کەسێ مەسەن لێ دەپرسی مامۆستا تار توفیقیان فواد سالم وەک مامۆستا باسی کردیان ناسر ڕەزازی نازانی چێشە بەس گۆرانیەکە جێ لێ بۆ گۆرانیەکە دەڵێتەوە زۆر بە سەقەتی دەڵێتەوە بۆ هیوادارم هەندێک جار وشەکانیش بەغەڵەتی دەڵێنەوە وشەکانیش جوان دەرنابڕن هیوادارم ئێمە سوادارین ئەگەر شتێکی کۆن نوێ دەکەنەوە بەجوانی نوێ بکەنەوە لیژنەیەک هەبێ زۆر جوانە مەسەڵەن من احتمال لو بارشي بدنيا ما مستعد لهاني بكروتي رحمتي قديم بابل المصالي حفتايا كانوا شيستا كانوا وان لجني قبل لبغداد لجني فلتر بابلم
کەسانی مختص بە بواری هوەر هەر هوەرێک بێ چ میوزیک چ سینەما چ مەسرح شانۆگەری هەموو شتەکان کە شتێک دەکرا دەبواە ئەو لژنەیە ئەو تەقیم کرا بە بزانن دەکریان ناکری هوەرمەندەکە دەنجی گونجاوە گورانەکان جوان گوتووە کەلیماتی هەموو ڕاستە ئەو دەبا بڵێم پاش ئەو هەموو بڵاو دەکراوە یان شانۆگەریەکە دەکرایان بابنین فیلمەکە لە فلتەرە درا بەڵام ئێستا بەداخەوە نەفلتەرێ نەی زیار کەسی هەڵدەستی دەبیتە گورانی بێش دەبیتە شانۆکار دەبیتە سینەماکار قسەکی شێ دەڵێ برادر ڕۆوایە بەداخەوە بەداخەوە بەڵام بەڕاستی کەسی دەنگ خۆشیشی تێدا پێ بکەم کەسی واش تێدا زۆر دەنجی خۆشە ئەکادیمیە هەیە بەهرەمەندە زۆر دەنجی خۆشە و زۆر گرنگی بەخۆیدا ئەم ڕێز و سڵامەیە بۆ هەموو بەرامبێژەکان ئەوانێکە بەڕاستی بە جوانی ئیشەکە دەکەن کاگڕۆڤان دەستەکان خۆشبیت زۆر زۆر سپاس دەکەم کە کاتی خۆت بە ئێمە بەخشیت ئاهێ لە خڵێتی ڕخا بیتایە ئاهێ لە خڵێتی ڕخا بیتایە لێبێ بغزێتەوە شوێر غدایە لێبێ بغزێتەوە عزیزان هەر لە نێو ئەنکاوە پێم خۆش بسەردانی گروپێکی شانۆیی بکەم گروپی شانۆیی شمشا واتە ڕۆژ کە سریانین بە زمانی خۆیان خەریکی ئامادەکاری بۆ شانۆگەریەک پێم خۆشە بچمە لای دەرهێنەرەکە مامۆستا لەتیف نوحمان کە دەرهێنەری ئەم شانۆگەریەیە بزانم چیرۆکی ئەم شانۆگەریە چییە بچمە لای باش مامۆستا یاخوا سەلامەت بی بێەوەی بێ تەندروستیت باشە؟ ئینشاڵڵە زۆر زۆر باش بێ مامۆستا پێم خۆشە باسی ئەو شانۆگەریەم لە بۆ بکەی ئەگەر بزانم چیرۆکەکە باز لە چ دەکاتن ئامادەکاری لە بۆ چ دەکەنەنگۆ بەڵێ چیرۆکەکە فکرەی شانۆگەریەکە بۆ خۆی بە قەڵەمی هنگ نیوز نووسراەک نووسەرێکی ئەمریکیە تەرجەمەمان کرد بۆ زمانی خۆمان زمانی سریانی بە تەسەڕوفەوە فکرەی شانۆگەریەکە لە حەدیقەی عامەیە دوو گەنج هەیە هەریەک و گوڵی سۆری لە چاکێتی خۆی دانایە هەردووکیان لە ساعەتی 4:30 ئێوارێ موعدەن لەگەڵ کچێکە یعنی سەرسوونە دەبی ئەوەی گەنجەکە پێسەیرە دوایی دەزانی لە دوونێ پێرێ حەفلەی تەنەکوری هەبوو ئافرەتەکە دەوری مەلیکەی عەشتاری وەرگرت بوو ئەوانە شێخی عەرەب بوون دوو شێخی عەرەب موعدیان دانا ناو حەدیقە هەریەک و گوڵی سۆر لە چاکێتی خۆی دەبی دوایی لە ئەنجامدا لە کۆتایی دەردەچی بابە دەگەل کچەکە سیناریۆیەک دانایە بۆ بابی گوتیە وەرە حەدیقە تۆش گوڵی سۆر دانێ دەگەل یعنی وەکو تەڵەیان دانایە بۆ گەنجەکە یعنی ئەوە معالەجەی فکرەکە چییە؟ ئێمە وەکو خێزان وەکو بابە و دایە دەبی پەشگیری کچ بکەن پێش بگاتە يعني تمني عنوسية بابلين يعني معالجة كج إنقاذي بكن دربازي بكن لمرحلة گەنجایەتی بەشیر بالضبط زۆر باشە فکرەکەی زۆر زۆر جوانە پێم خۆشە بزانم ئەو شانۆگەری کەی نمایش دەکرێت ئێستا خەریکی پرۆڤەن بەڕاستی بەتەمابوون ئێمە لە ماوەیەک پێش ئەو وەختە بەڵام ئەو کارەساتی حەمدانیە بوو لەبەر بەشداری بوون ینی دەگەل ئەوان یعنی بەڕاستی ینی تەسیرێکی کارەساتێکی زۆر زۆر گەورە بوو تایبەتی ئەم شانۆگەرێکە کۆمیدیە کۆمیدی ئەوانە کارەساتیان هەبوو ڕامانگردی شەکە بەڕاستی ڕامانگرد هەتا وەختێک یان تێپەر بوو لەسەری تۆزێ وەزایان نەفەسیان وەرگرت با بڵێن دووبارە ئەعادەمان کرد و بەردەوام بوون لۆیەوە تاخیر بوون عەرزی ئەمە تاخیر بووە بەتەمانە کۆتایی ئەم هەفتە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بەدڵنیاییەوە پێش وەختە بینیم کە پرۆڤەن بەڕاستی ئەکتەری زۆر زۆر باشە باشتر شانۆکردن کەسی خۆی دەوێت ئەکید هەموو کەس ناتوانانی بێ بتە شانۆکە دەستەکانتان خۆش بیتن بەڕاستی کارێکی زۆر زۆر جوانە بشتوانم دێم سەیری دەکەم لە کۆتایی هەفتە بەڵێ ئینشاءڵڵا پێم خۆش دەبێت زۆر زۆر سپاس دەکەم مامۆستا دەستەکان خۆش بی سپاس کە کاتی خۆت بێمە بەخشی یاخوا بەخێر زۆر زۆر مەمنون سپاس
ئازیزانم لەناو عنکاوە بێگومان کۆمەڵی خواردنگەی زۆر جیاوازی لێیە اینجا یەکێک لە خواردنگانە بەڕاستی سەرنجی ڕاکێشام شێوەیەکی کلتوری پێوە دیارە پێم خۆشە بچم لەوێ خواردنێکی تاقی بکەمەوە. سەلام عەلەیکم. سپاستان دەکەم. سەلام عەلەیکم. باشی کاکە؟ ئەحواڵت سەلامەتی؟ ماشەڵڵا زۆر قەرەبار ڕیشە ئەو شتە جوانانەیان دانەیە. بزانم سلام علیکم. باش کاکا؟ أحوال باشا؟ باشم والله تكوي؟ والله حال باش. والله يا ربيع باش بي بزانم چه خواردنك تان هي ليرة؟ خواردن شرقي هي وخواردن كردي وعربي هي. كردي وعربي. سوري. چه خواردنك ليرة زور داوكاري لسر زورا؟ والله فول وفتة وانا. فول وفتة؟ فتة وانا والله. فولتيا. ومريشكا رمانا. مريشكا. بس حصرا مريشكا رمانا بس مريشكا رمانا ليرة. باشا ممكن خوش داين شو خواردنك تان تعقيد كموا؟ اعتيادي مش ليه فرم. باشا بيرا روشم او دكانه زور سرنج مراكشه او فكريه لشيو هاتي او بزواني رازان او صاحب مطعم باوكي سيف. باوكي سيف. باوكي سيف او فكره باوكي سيف ليرين يخصم على باوكي. نا بقران ليرين. او فكره زواني هي باشا ادي وش كلتوريانه تاع شي او هوايه انا. تيا؟ هوايتي انا. او تربله. دلم لشي هنا. والله حسب العراق ولا أردن ولا سوريا يعني همو شيء أو سازت سمزوانا كسي باشا كسي ليه دنجي خوش بيقول عنك مالو بلا لينيا بلا هيا شيء والله له لير يعني إيه نانا هاللير إسا كسي لينيا دنجي خوش بي صوتي عدوة بي نعم قرآن نيا همو سوري لير همو مشكلة نيا سوري عربي كردي بس والله اي لا بعض قراني باجني ام دادا نشم دمي خوارنا تاع تعقيد كمو اي خوش اي فرم خير بعض سين دابنيشين شن دلو دابنيشين يلا بعض سين ليله دابنيشين انجا اوندا بزواني رازاندي تيانو زور كورجواري يعني شتي زور كلتوري ليتدا روكو بخوشي باسكي قلتي همو ناوتانا صانم تيان هي او زو خوين مينيو يبينا كاكا مينو مينيو ناكي بميوي دتيتن لو بشر لي تيك دتيتن مينيو كمان لبو مين مزاني انتهيا اي والله كامينيو شكرا دست خوش زور سباس قائمة طعام بخوای فێری عەرەبی بین باشە بزانین چیان هەیە هەر ئەوەندەیە ئەی تخوا من چەند حەزم لە فەلافلیە وەرە زان چ دەخۆم شۆربای دەخۆم نيسكيا لقل خوارق لقل صوصاوات لە ماری نیستک زۆرە با سەوزاواتی بخۆم باشە لەگەر فەلافلی ساندويشان بقاق نا بقاق باقا باشا باينزان لقل يان بي نا أري والله لا في كمان كردية دست خرج أدي ماستا وبيبسي وأنا هي همو هدا باشا ماستا وتخش شملو بينا قالك ممنون شكرا زور شكرا باشا بقى خواردنا كشمال لبو بيني تن براستي شو كان زور خوشة هر سرتك هاتينا عنك وليرة رويشتم دكانك زور خنزيلانة وزوانا سرنز الرادة كشتن بخواردنا كشان تعقيب كم وبزانم خواردنا كانوا كودزي كان خوش زوانا أي والله دستان خوش بيتن ما شاء الله قافة زواناني دستەکانتان خۆش بی زۆر سپاس واو ئەوە شۆربەی نیسک ئەوەش سەوزاوات نیسکەکەش لۆ هینام ئای دەست خۆش بی زۆر سپاس دەکەم واشتی خۆشم لۆ دەینین جەماعەت بێ هەموو لایەک ناخۆش کاکە بەخوا ئەمن ئەو خواردنانە پێ خۆشە ئەوەش کۆلسلۆ چ؟ کۆلسلۆ يعني مقبلات بس ئەو بە زمانێکی مستەقەفی بوو حمص نوك بطحينة أهلا والله دست خوش زانتشكا
ئەمنە هەمشتم تەڵەب نەکرد بەخوای بەس دەست و دریان زۆر باشە گوتیان فەقری برسیتی لە سوێن هۆناینە خوارد پێ ئەنگۆ ئەوەم بدەنێ ئەوە بە هەمووی هەیە واو زۆر زۆر جوانە خۆی دەرێ ئەگە سفرێت بە جوانی ڕازاندەوە نیوە تێر دەبیت نیوەکەی کەش عادی خواردنەکەیە ئەوەش بە هەمووی هەیە ماستاوی خۆش و جوان الله ئەکبەر دەستەکان خۆشبی زۆر زۆر سپاستان دەکەم وەڵاهی چ برێم کاکەم طعام حلو ئەوەش بە عەرەبی طعام حلو كتير ولذيذ بافزان فير عربي جبوم اخا اوندا حلوه لويا زوان خوشيشه اوش بطاطا بايزه قلق سباز او جا تامي دكام بها ملاقنا خوش دو في درم تامي كوبا باشا ديم في درم دياريا باش باردن دياريا قهوه تساوي شيريني او همو دياري والله الى زور باشا بس خوش سباز بها ملاقنا خوش جماعه براسي او خواردنانه بر بدلي منها تامیان دەکەم و دوای پێتان دەڵێم کە تامی کوبووە. بەڕاستی لەجێیتێ ئەوەندە بەتامە فەلافلەکە باز ناکاتی مەوزام شۆربای سەوزەواتەکەی خوا بەمەک نەخۆم کاکە بەڕاستی فەلافلەکە زۆر زۆر خۆش بوو ئەو هەموو سەوزەواتی تێدا بە قاپەچی و هاتێر دەخۆی وەڵا زین تام چ دەداتن تام تۆلکەی دەدا تۆلکە وەڵا زۆر خۆشە بەڕاستی زۆر زۆر بەتامە بە خۆشتان ئەوەی بینێری من بیدەزانی شەیما عاشقە پەتاتەیە ئەجاوەشمان تام کرد بەڕاستی زۆر زۆر خۆش بوو کوڕە نازانم چ برێم چ بخۆم زۆر زۆر بەتامە زەڵاتێک فەتوشیش بەڕاستی دەڵاتێکی تایبەت و خۆشە اي والله كاكا والله دستان خوش بيت شرمزارتان كردم بقرعان مريشكيتيا كهرمان يعني ناوي كهرمان او ساحي كهرمان لابو بغداد ايه ما شاء الله ما شاء الله وتام بقول بازت رخم بفلافل تير نذكر كاكا عمري او مطعمه صالي هزار ونصت وحفتة وهشت يعني توافي او مطعمه لحفتة وهشت ودام الزراعه ايوه ولش صاحبي دستان خوش بيته سلسلة مطعم مو هم تقريبا صار فرعي هي صار فرعي شيء فرع كان عندي كيلو شلره العنكاوي هوليري لابو بغداد سليماني سليماني وهولير وبغداد واو واتا ديالوي كم مشويات و انواع اشكال خواردن يعني هي خودستان خوش بيته هذا باب خوش خو بتماني مراكه خاينم لو بين والله قال ازيدني وشوي لي داري مرقي بس نقاري بخو اي والله امن حاجه شمله بريانيه زور سباس افتح الدجاج ايه بدستي لا كيف يخون بريد الراوس نربالو جابني الشم هلا اوصلي بدستي اوه والله حلوه كثير كرشة زور زور خوشة براستي زور زور بتامة او محشية او محشية؟ محشية لأنه مريش كان يعني لنا برنزي كذا؟
هي صدر الشيء ما صدر الشيء ما رخص اشتاري نخوالي كاكت سكيني اوه والله زور خوش دستان خوش بكاكب براسي زور بتعمل زور قرم بدون سطاح ما بزام زور تاعي على سرم بولي ويلي حال براسي زور بتعمل زور خوشة هان ترج زور خوش دستي عن خوش براسي میوان دایرێکی زۆر جوانیان کردین زۆر سپاسیان دەکەم بەڕاستی خواردنەکانشان لێجێ بوو بەتام بوو زۆر سپاس. بێ هەموو لایەک ناخۆش خواردنەکەمان خوارد اینجا شیرینیشیان لە بۆمان هینایە خۆ دەستان خۆش بیتن با بچمە لاشیان سپاسیان بکەم دەست خۆش زۆر سپاس دەستان خۆش بێ ماندوو نەبن یاخوا بەڕاستی خواردن شتەکانیان زۆر خۆش بوو دەی بچم سپاسیشیان بکە کاک عەبدوڵڵا زۆر پێمانەوە هیلاک بوو کاک عەبدوڵڵا یاخوا دەستان خۆش بیتن بەڕاستی خواردنەکانتان زۆر بەتام بوو شیرینیەکەشتان زۆر خۆش بوو سپاس لە بۆ میوانداریتان دەستان خۆش بیتن ئەگەر بە خۆت پێت خۆش بوو قسەیەک بکەی لەسەر خواردنگەکەتان. والله خواردن شكل ثاني يعني بس فتة وأوانا أو قسمي يعني خاص لبو فول وحمص ناوي فول وحمص لبو ناوي فتة وفول تاو دەستت خۆش بیت زۆر سپاس دەکەم زۆر خۆش حاڵبووم کاک عەبدوڵڵا بەڕاستی ئەو کەشوایەکەش زۆر گۆڕ پێمان بەخێر بوو بەڕاستی دەستیان خۆش بی خواردنەکان زۆر بەتام بوو بێ هەموو لایەک ناخۆش بەردەوام دەبوو لەگەڵم وەرن سپاس. ئەوەی دەیبینن گوندی عنکاوەیە لخليتي ورخا بتايا لخليتي ورخا بتايا ناوي أصل عنكاوة ناوي عمكاباتا عمكابات بله بە خواردنەکەشیان تاقی بکەمەوە بزانم خواردنەکان و کوجێکیان خۆش و جوانە. خۆشەویستان هەروەکو دەزانن پرۆگرامی ئەمڕۆم لە عنکاوە بوو اینجا ئێوارەمان بەسەردا هات و ساردە و بارانە بە خۆتان دەزانن ئێوارانی زستان ئەگەر سارد بیت چ خۆشە پاقلە و شێلم و گەنمە شامی ئەو شتە خۆشانە جا عەرەبانەیەکم لێرە ئەو شتانەی هەیە با بچم شتێکی خۆش بخۆمە گەرم ببمەوە ساردە. سەلام عەلەیکوم باشن ئەحواڵتان چاوت خۆش بیتن چتان هەیە هەیە ئەدیەوە ئەرێ وەڵڵا پاقلەی دەخۆم باگلە پاقلە ئەوان ئەدیەوە باقلة بالعربي باقلة بالعربي أدي باقلة وكرديو باقلة بكرديو بخون بدالكم سماقي والله حزم للشيل ميشا شيلم باشا أوش دخون دستان خوش بي أخوة راستي زستانان يعني أوش تخواردنانا سماقي بداكين ترشو خوشكين بها ملاقنا خوش كاكا إسا شوا درانقا تمشي بروغرامو من دكان دليفري هي راس داوا كان وين يا أديوتي كاري كاريتشي خوش بيبر اي والله كمو كاري خصوصا كنوع كاري بداكم لا هو بيبر بس خيش بداكم ادي ليمون دزي ليمون دزي ثانيه اوتا ليمون دزي كاكا وش تنخوشا هذه كاش رقم كتعمل أو تخرجي جباته لو خوي كاكا طاو سرمايا كاتي باقلا خوازنيا دوم نص تيجي مريش كاكاي سامبا تاما بابا دستي بخم مستقبنا كم پێم خۆشە هەندێک زانیاری گرنگتان دەربارەی عنکاوە پێ بڵێم. عنکاوە شارۆچکەیەکە 536 مەتر
لە ئاستی دەریاوە بەرزە و 5 میل دوورە لە باکووری ڕۆژئاوای ناوەندی شاری هەولێر. عنکاوە شوێنێکی گرینگی پێکەوە ژیانی سەرجەم پێکاتە ئاینیەکانە، بە تایبەت کلد و ئاشون و سریانی کە زۆربەیان پەیوەستن بە کلێسای کاسۆلیکی کلدانی. و بەپێی هەندێک لە گێڕانەوەکان مێژووی دروستبوونی عنکاوە هاوچەمەنە لەگەڵ قەڵای دێرینی هەولێر و هەروەها لە عنکاوە کۆمەڵێک شوێنەواری گرینگی لێیە. 14 کلێسای مەزهەبی لێیە لە عنکاوە کە گرنگترینیان کلێسای ماریوسفا کە لەوێ ڕێوڕسمە ئاینەکانی خۆیان تێدا ئەنجام دەدەن و هەروەها 20 کۆمەڵە و ڕێکخرا و یانەی ڕۆشنبیری لێیە. زانکۆی کاسۆلیکی کە لەلایەن پاپای ڤاتیکانەوە دامەزرا و سەرپەرشتی دەکرێت. هەروەها کۆمەڵێک شوێنەواری گرنگ لە عنکاوە هەیە، لەوانە تەل قەسر کە ڕووبەرەکەی 1250 مەتر دووجایە و هەروەها مۆزەخانەی کللتوری سریانی عنکاوە و کە دەیان پارچە شوێنەواری کللتوری مێژووی تێدا هەڵگیراوە و هەروەها ناحیەی عنکاوە لە 4 دەی 2021 بڕیاردرا بکرێ بە قەزا، هەروەکو بینیتان کە عنکاوە بەڕاستی شوێنێکی زۆر جوانەیەکێکە لە ناوچە جوانەکانی کوردستان، بەڕاستی خەڵکێکی زۆر ڕۆشنبیر و مثەقەفی تێدایە. عزیزانی من ئەوەی بینیتان پرۆگرامی ئەم جارەی تامیستە ڕێگا لە عنکاوە بوو. هیوادارم پرۆگرامەکەتان بەدڵ بوو بێت تا پرۆگرامیکی دیکەی تامیستە ڕێگا لە شار و شارۆچکەیەکی دیکەی ئەم کوردستانە ڕەنگینە. خواتان لەگەڵ.